ڕێکەوتی 20 پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی لە درێژەی شەڕی داسەپاوی کۆماری ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی شۆڕەژێرانەی گەلی کورد بۆ سەر کوردستانی ڕۆژهەڵات دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ساڵح محەممەدی و هاوڕێ ڕەزا خوردەبین لە ئاوایی تەپەکەوە هەڵکەوتوو لە بەشی قەڵخانی سەر بە ناوچەی کرماشان گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ساڵح محەممەدی ناسراو بە ساڵە خەبات یەکێک لە فەرماندە قارەمان و ئەندامە لیاهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1333 تاوی لە ئاوایی وشترمل سەر بە ناوچەی کامیاران لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری کامیاران وەرگرت. ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ساڵح لە درێژەی هەڵسوڕانیدا لە ناو ڕیزەکانی کۆمەڵە فەرماندەیی گوردانی داڵاهۆی پێسپێردرا. هاوڕێ ڕەزا خۆردەبین بەرەندامی کۆمەڵە و یەکێک لە کادرە لیاهاتووەکانی کۆمەڵە ساڵی 1341 تاوی لە شاری سنا لەدایک بوو. لە کاتی ڕاپەڕیندا بە یارمەتی هاوڕێ سەلاح گوڵچینی و چەند هاوڕێی دیکە لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد. لە جەریانی بەرپەرزدانەوەی هێرشی دووهەمی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستان بەشداری چالاکانەی کرد. ساڵی 1360 تاوی پاش ناساییکرانی دەست بەسەر کرا و ڕاپێچی زیندان کرا. پاش هاتنە دەرەوەی لە زیندان سەر لە نوێ پەیوەندی بە ڕیزەکانی کۆمەڵەوە گرت و بوو بە پێشمەرگە و خەباتی خۆی درێژە پێدا. ڕێکەوتی 21 پوشپەڕی ساڵی 1373 هەتاوی هاوڕێ فەیزوڵڵا محەممەدی کادر و هەڵسوڕاوی تەشکیلاتی کۆمەڵە بەهۆی سەکتەی مەغزیەوە گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ فەیزوڵڵا محەممەدی ناسراو بە سیروان ساڵی 1335 تاوی لە ئاوایی سمان سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی دایە کاری تەشکیلاتی هەر بەم هۆیە ساڵی 1361 تاوی دەست بەسەر کرا و بەهۆی نەدرکاندنی هیچ نەهێنیەکی تەشکیلاتی لە زیندان ئازاد کرا و پاش ئازادکرانی دەورێکی کارای بوو لە ڕوێنوێنیکردنی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بۆ ئەنجامدانی ئەمەلیاتەکانی بە دژی داگیرکەرانی کوردستان. پاش ماوەیەکی کورد بۆ جارێکی دیکە لەلایەن دەست و پەیوەندەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە سەر لە نوێ دەست بەسەر کراوە و ئەم جارە بۆ ماوەی 6 مانگ لەژێر تونترین ئازار و ئەشکەنجەی جەلادانی کۆماری ئیسلامیدا خۆڕاگرانە وەستاوە و پاش ئازادکرانی بۆ جارێکی دیکە پەیوەندی بە کۆمەڵەوە گرتەوە. ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1359 هەتاوی لە جەریانی بەرەنگاربوونەوەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بەرامبەر بە هێرشی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی لە ئاوایی چێڵانە سەر بە ناوچەی سنا دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ جەماڵ خودامورادپور و
هاوڕێت جەلال گەوێڵی ناسرا و بە جەلال کێڵانە گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێت جەماڵ خودا مرادپور. هاوڕێت جەلال گەوێڵی ناسرا و بە جەلال کێڵانە. ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵیان بەناوی هاوڕێ بیژەن چێهرزای لە زیندانی ئەوین دوای ئەشکەنجە و ئازارێکی زۆر تیرباران کرد. هاوڕێ بیژەن چێهرزای ساڵی 1318 هەتاوی لە یەکێک لە ئاوایەکانی ئیسفەهان لەدایک بوو. ساڵی 1350 هەتاوی لەلایەن ساواکی ڕژیمی شاوە دەستگیر و زیندانی کرا و کەوتە بەر ئەشکەنجە و ئازارێکی زۆر. لە گەڵاڕێزانی ساڵی 1357 هەتاوی لەگەڵ هەزاران زیندانی سیاسی دیکە ئازاد کرا. هەرەو ساڵە پەیوەندی بە تەشکیلاتی کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی خۆی لە ڕیزەکانی کۆمەڵەدا درێژە پێدا. ساڵی 1361 هەتاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر و زیندانی کرا و هەروەک ساڵی 1350 هەتاوی کەوتە بەر ئازار و ئەشکەنجەیەکی زۆرەوە. ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1362 هەتاوی هاوڕێ پوران جەمپور کادر و ئەندامی تەشکیلاتی کۆمەڵە پاش ئەشکەنجە و ئازارێکی زۆر بەدەست جەلادانی کۆماری ئیسلامیەوە لە زیندانی ئەوین تیرباران کرا. هاوڕێ پوران جەمپور ساڵی 1332 هەتاوی لە شاری تاران لەدایک بوو. پاش ماوەیەک پەیوەندی گرت بە گروپی ئارمانی چینی کرێکارەوە. پاش تەواوبوونی کۆنگرەی دووهەمی کۆمەڵە لە ساڵی 1360 هەتاوی ئەم گروپە لەگەڵ تەشکیلاتی کۆمەڵە تێکەڵ بوون و ئەم هاوڕێیە لە بەشی کرێکارانی تەشکیلاتی کۆمەڵە لە تاران و لە ناو کرێکاراندا درێژەی بە هەڵسوڕانی خۆیدا. پاییزی ساڵی 1361 هەتاوی پاش ناسایی کرانی لەلایەن دەست و پەیوەندیەکانی ڕژیمی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا و ڕاپێچی زیندان کرا. ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی لە جەریانی بەڕێوەبردنی مەعموریەتێکی تەشکیلاتی دوو پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ئەحمەد خاکی و هاوڕێ ڕەحمان دڵگوشە ناسرا و بە ڕەحمان داشخانە لە ئاوایی حاجی خۆش لە بەشی شاروێرانی مەهاباد کەوتنە کەمینی هێزەکانی کۆماری ئیسلامی و گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ئەحمەد خاکی ساڵی 1338 هەتاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵەکانی 55 و 56 هەتاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و هەر لەو ساڵەدا لەلایەن ساواکەوە دەست بەسەر کرا. لە جەریانی گرتنی پادگانی مەهاباد و شوێنە سەرەکیەکانی ڕژیمی پەهلەوی دەوری کارای ژێرا. پاش شۆڕش پەیوەندی بە جەمعیەتی ڕێگەی ڕزگاری زەحمەتکێشانەوە گرت و پاش دەستپێکردنی هەڵسوڕانی ئاشکرای کۆمەڵە هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ ئەحمەد ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. هاوڕێ ڕەحمان دڵگوشە ناسرا و بە ڕەحمان داشخانە ساڵی 1344 هەتاوی لە ئاوایی داشخانە سەر بە ناوچەی مەهاباد لەدایک بوو. پاش دەستپێکردنی بزوتنەوەی شۆڕش گێڕانەی گەلی کوردستان پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. ساڵی 1362 هەتاوی هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و
لە زۆربەی شەڕ و ئەمەلیاتەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کوردستان بەشداری کرد. هاوڕێ ڕەحمان ئەندامی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1366 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە نێوان ئاوایەکانی قوڵیان و پردی شێخ لە 4 کیلومتری شاری سنە لەگەڵ بەکرێگیراوانی کۆمار ئیسلامی تووشی شەڕ و پێکدادان هاتن. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا هاوڕێ هوشەنگ عەرەبی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ هوشەنگ عەرەبی ئەندامی کۆمەڵە و فەرماندەی دەستەیەک لە پێشمەرگەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 22 پوشپەڕی ساڵی 1374 هەتاوی هاوڕێ ئیرەج کاکەزادە کوڕی شەهید حەبیبوڵڵاه کاکەزادە بەهۆی نەخۆشی گورچیلەوە لە یەکێک لە نەخۆشخانەکانی عێراق ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ ئیرەج کاکەزادە ساڵی 1356 هەتاوی لە ئاوایی زەردووی سەر بە ناوچەی پاوە لەدایک بوو. ساڵی 1373 هەتاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و هاتە ناو ڕیزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک خەباتکارێکی لێهاتوو هەڵسوڕانی خۆی تا دوایین ساتەکانی ژیانی درێژە پێدا. هاوڕێ ئیرەج کوڕی شەهید مام حەبیب زەردووی یەکێک لە فەرماندە لێهاتووەکانی کۆمەڵە بوو. ڕێکەوتی 23 پوشپەڕی ساڵی 1358 هەتاوی لە جەریانی بەڕێوەچوونی ڕێپێوانێک کە لەلایەنی یەکێتی جوتیارانی شاری مەریوانەوە دژی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشتی کۆماری ئیسلامی ڕێکخرا، 3 هەڵسوڕاوی کۆمەڵە لە شاری مەریوان بە ناوەکانی هاوڕێ مەحموود بالکی، هاوڕێ ڕەعوف کۆنەپۆشی و هاوڕێ محەممەد دەرسید کەوتنە بەرگ و لەی بەکرێ گیراوان و گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ مەحموود بالکی لە ئاوایی بالێک سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕین هاوڕێ مەحموود پەیوەندی گرت بە بنکەی یەکێتی جوتیارانی شاری مەریوانەوە و خەبات و هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. هاوڕێ ڕەعوف کۆنەپۆشی ساڵی 1334 هەتاوی لە ئاوایی ڕەشەدێ سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. لە شاری سنە بڕوانامەی دیپلۆمی وەرگرت و لە سەرەتای لاویەوە دەستی کرد بە چالاکی سیاسی. پاش ڕاپەڕینی ساڵی 1357 هەتاوی بوو بە یەکێک لە هەڵسوڕاوانی کۆمەڵە لە شاری مەریوان. هاوڕێ محەممەد دەرسید لە ئاوایی بالێک سەر بە ناوچەی مەریوان لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران بە هەوڵی هاوڕێی ڕێبەر کاک فواد مستەفا سوڵتانی یەکێتی کرێکارانی بێکاری لە شاری مەریوان دامەزران. پاش دەستپێکردنی چالاکی ئاشکرای کۆمەڵە هاوڕێ محەممەد چەکی پێشمەرگایەتی کۆمەڵەی لەشان کرد و هەڵسوڕانی خۆی درێژە پێدا. ڕێکەوتی 23 پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی دوو پەل لە پێشمەرگەکانی کۆمەڵە، پەلێک لە هێزی کرێکار و پەلی شەید مەحێددین لە نیزیک گەردەنەی خان لە 4 کیلومتری شاری بانە لەگەڵ ستونێک لە هێزەکانی کۆماری ئیسلامی بەرەو ڕووبوونەوە و لەم شەڕەدا زیاتر لە 60 کەس لە هێزەکانی کۆماری ئیسلامی کوژران و چەند کەسیشیان لێ بەدیل گیرە. بەداخەوە لە جەریانی ئەم شەڕەدا دوو پێشمەرگەی فداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ ناسر ڕەسوڵپەنا و هاوڕێ مەحموود فازڵپور
گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ ناسر ڕەسوڵپەنا ساڵی 1337 تاوی لە شاری بانە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی لە شاری کرماشان وەرگرت. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران پەیوەندی بە جەمعیەتی دیفاع لە ئازادی شاری بانەوە گرت. لە دەورەی دووهەمی بزوتنەوەی شۆڕژگێڕانەی کوردستاندا هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. هاوڕێ مەحموود فازڵپور ناسراو بە مەحموود قەناسا ساڵی 1338 تاوی لە ئاوایی بێلوکە سەر بە ناوچەی سەردەش لەدایک بوو. پێش هێرشی یەکەمی ڕژیمی کۆماری ئیسلامی بۆ سەر کوردستان لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی هاتە ناو ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 23 پوشپەڕی ساڵی 1361 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان لە زیندانی شاری ورمێ بە ناوی هاوڕێ سوقرات دەبیری تیرباران کرد. هاوڕێ سوقرات دەبیری ڕێکەوتی 24 پوشپەڕی ساڵی 1359 هەتاوی دوو دەستە لە پێشمەرگەکانی کۆمەڵە لە ئەمەلیاتێکدا هێرشێکیان بردە سەر مەقەڕێکی بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامی لە شاری ڕەوانسەر و پاش 2 سەعات شەڕ و پێکدادان زەبرێکی قورسیان لە هێزەکانی ڕژیم وەشاند. لە جەریانی ئەم ئەمەلیاتەدا کادر و ئەندامێکی لێهاتووی کۆمەڵە بە ناوی هاوڕێ نەورۆز گەنجی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ نەورۆز گەنجی ناسراو بە فایق یەکێک لە کادرە لێهاتووەکانی کۆمەڵە لە شاری سنە لەدایک بوو. پاش تەواوکردنی خوێندنی ناوەندی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە. لە هێرشی یەکەمی هێزە داگیرکەرەکانی کۆماری ئیسلامی بۆ سەر بزوتنەوەی شۆڕژگێڕانەی گەلی کورد لە 28 گەلاوێژی ساڵی 1358 تاوی وەک پێشمەرگەیەکی لێهاتوو لە ناوچەی هەورامان و هەروەها ناوچەی پاوە و نەوسود ئەرک و کارە پێسپێردراوەکانی بەو پەڕی لە خۆبردوویەوە بەڕێوە بردو زۆر زوو توانی وەک بەرپرسێکی سیاسی لە ناوچەی هەورامان دەورێکی کارای هەبێت. ڕێکەوتی 24 پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی پێشمەرگەکانی کۆمەڵە لە تیپی 11 سنە لە ئەمەلیاتێکی سەرکەوتوانەدا پایەگایەکی هێزەکانی کۆماری ئیسلامیان لە ئاوایی گۆڕیچە لە ناوچەی سنە بە تەواوی گرتەوە. لەم ئەمەلیاتەدا هێزەکانی کۆماری ئیسلامی خەسارەتێکی قورسیان لێکەوت و ئەنباری مهماتی پایەگاکە بە تەواوی لە ناوچوو. لە جەریانی ئەم ئەمەلیاتەدا 3 پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە بە ناوەکانی هاوڕێ جەمشید وەفایی، هاوڕێ سیروس ئەفراسیا پور و هاوڕێ حەبیبوڵڵا زەمانی گیانی ئازیزیان بەخت کرد. هاوڕێ جەمشید وەفایی ناسراو بە قاسم ساڵی 1342 تاوی لە شاری سنە لەدایک بوو. بڕوانامەی دیپلۆمی هەر لە شاری سنە وەرگرت. پاش ڕاپەڕین وێڕای هەڵسوڕانی جەمعیەتی دیفاع لە ئازادی ئینقلابی شاری سنە لەگەڵ ئامانج و سیاسەتەکانی کۆمەڵە ئاشنایی پەیدا کرد و دەستی کرد بە کار و هەڵسوڕان. هاوینی ساڵی 1362 تاوی بەهۆی شناساییکرانی لەلایەن بەکرێ گیراوانی کۆماری ئیسلامیەوە پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و وەک بەرپرسی سیاسی دەستە و هەروەها بەرپرسی کاری ئیجرایی دیاری کرا.
هاوڕێ سیروس ئەفراسیاب پور ساڵی 1342 تاوی لە شاری سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە و لەدەیان شەڕ و عەمەلیاتی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی داگیرکەرانی کوردستان لە ناوچەکانی سنا، سەردەشت و مەریوان بەشداری چالاکانەی کرد. هاوڕێ حەبیبوڵڵا زەمانی ناسراو بە سەلاح دایانە لە ئاوایی دایانە سەر بە ناوچەی سنا لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و ماوەیەک لە شاری سنا دەستی دایە کاری تەشکیلاتی. بەهاری ساڵی 1363 تاوی هاتە ناو ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 24 پوشپەڕی ساڵی 1386 هەتاوی. هاوڕێ ئومید ڕەحمانی یەکێک لە لایەنگرە شێلگیرەکانی کۆمەڵە بەدەستی داگیرکەرانی کوردستان لەبەر ماڵەکەی خۆی لە ئاوایی شانشین سەر بە ناوچەی مەریوان تێرۆر کرا. هاوڕێ ئومید ڕەحمانی ساڵی 1385 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و گەڕاوە بۆ شاری مەریوان و دەستی کرد بە کاری نهێنی. ڕێکەوتی 24 پوشپەڕی ساڵی 1364 هەتاوی. هاوڕێ شەهرام مەحەممەدیان باجگیران لایەنگری کۆمەڵە و ئەندامی پێشووی کومیتە مەرکەزی سازمانی پەیکار و ئەندامی پێشووی هەیئەتی نووسەرانی نەشریەی پەیکار لە زیندانی شاری تاران بەدەست ڕژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامیەوە تیرباران کرا. هاوڕێ شەهرام مەحەممەدیان باجگیران لە تەشکیلاتدا بە جەواد دەناسرا. هاوڕێ شەهرام ساڵی 1351 تاوی چووە کۆلێژی پزیشکی زانکۆی تاران و لە فەزای سیاسی ئەو کاتەدا کە بەتوندی لەژێر تەئسیری ڕێبازی چریکیدا بوو دەوری بەرچاوی جێرا. وێرەی ژمارەیەک لە هاوڕێکانی کۆڕێکی لایەنگری لە سازمانی موجاهیدینی خەڵقی پێکێنا لە جەریانی ئاڵوگۆڕەکانی 52 تا 54 تاوی ئەو سازمانەدا کە سەرنجام بەشێکی بەرچاو لە ئەندامانی ئەو سازمانە مارکسیزم لێنینیزمیان قبول کرد بوو لە مجاهدین جیابوونەوە. کۆنگرەی یەکەمی سازمانی پەیکار کە لە زستانی ساڵی 1357 تاویدا گیرا هاوڕێ شەهرام وەکو ئەندامی کومیتەی ناوەندی هەڵبژێردرا. هاوڕێ شەهرام زستانی ساڵی 1361 تاوی بە داعوەتی کومیتەی بەڕێوبەری کۆمەڵە بۆ دروستکردنی حیزبی کۆمونیست کە لە کوردستاندا بەڕێوە چوو بەشداری کرد. ڕێکەوتی 25 پوشپەڕی ساڵی 1360 هەتاوی. پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ فەرەیدون ئابڕوومەند ئازەر بەدەست جەلادانی کۆماری ئیسلامی لە زیندانی شاری تەورێز تیرباران کرا. هاوڕێ فەرەیدون ئابڕوومەند ئازەر ناسراو بە قارەمان ساڵی 1334 تاوی لە یەکێک لە ئاوایەکانی بەشی هەشترود سەر بە ناوچەی ئازەربایجانی ڕۆژهەڵات لەدایک بوو. ساڵی 1352 تاوی هاوکار لەگەڵ ئەوەی کە چووە زانسکە لەگەڵ مەسایلی سیاسی ئاشنایی پەیدا کرد. ساڵی 1358 تاوی پەیوەندی بە ریزی هێزی پێشمەرگەی کۆمەڵەوە گرت. ڕێکەوتی 25 پوشپەڕی ساڵی 1361 هەتاوی. لە جەریانی شەڕێکی قارەمانانەی هێزی پێشمەرگەی کۆمەڵە
بە دژی داگیرکەرانی کوردستان لە دووڕیانی ئاوایی چەمشیر و بۆڕیەر سەر بە شارۆچکەی ساوڵاوە پێشمەرگەیەکی فیداکاری کۆمەڵە بە ناوی هاوڕێ حکمەت شەریفی گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ حکمەت شەریفی ساڵی 1341 تاوی لە ناوچەی هەڵەبجە لە کوردستانی عێراق لەدایک بوو. دواتر لە شاری پاوە نیشتەجێ بوو تا بڕوانامەی دیپلۆم لە پاوە درێژەی بە خوێندندا و دواتر پەیوەست بوو بە ڕیزی هێزی پێشمەرگەی کۆمەڵە. ڕێکەوتی 25 پوشپەڕی ساڵی 1361 هەتاوی لە جەریانی زنجیرە عەمەلیاتێکی هێزی پێشمەرگەی کۆمەڵە بە دژی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی لە ناو شاری دیواندەرە هاوڕێ محەممەد سدیق مرادی پێشمەرگەی فیداکاری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ محەممەد سدیق مرادی ساڵی 1320 تاوی لە ئاوایی گوڵانە سەر بە ناوچەی دیواندەرە لەدایک بوو. پاش ڕاپەڕینی گەلانی ئێران لە ساڵی 1357 تاوی پەیوەندی بە کۆمەڵەوە گرت و دەستی دایە هەڵسوڕانی سیاسی. ڕێکەوتی 26 پوشپەڕی ساڵی 1358 هەتاوی بۆمبێک لە مەیدانی ئەسلحەفرۆشی شاری بانە تەقیەوە. لە ئەنجامی ئەم تەقینەوەیە کۆمەڵێک خەڵکی ئەم شارە گیانیان لەدەستدا. لە جەریانی ئەم تەقینەوەیەدا هاوڕێ جەلال جەلالی هەڵسوڕاوی تێکۆشەری کۆمەڵە گیانی ئازیزی بەخت کرد. هاوڕێ جەلال جەلالی ساڵی 1326 تاوی لە شاری بانە لەدایک بوو. پاش ڕاپەڕین پەیوەندی بە کۆمەڵەوە گرت. هاوڕێ جەلال یەکێک لە دامەزرێنەرانی جەمعیەتی دیفاع لە ئازادی شاری بانە بوو. ڕێکەوتی 26 پوشپەڕی ساڵی 1363 هەتاوی جەلادانی کۆماری ئیسلامی تێکۆشەرێکی کۆمەڵەیان بە ناوی هاوڕێ هاشم سەریدی لە زیندانی ئەوین تیرباران کرد. هاوڕێ هاشم سەریدی ساڵی 1339 تاوی لە ئیمامزادە هاشمی ڕاشت لەدایک بوو. ساڵی 1355 تاوی هاتە ناو جەرگەی خەباتی سیاسیەوە و بەشداری لە خۆپیشاندانەکان و ئێعترازەکانی خەڵکی شاری ڕەشت و بە دامەزراندنی پێشانگای کتێب هەڵسوڕانی خۆی دەست پێ کرد. دوای شۆڕش ڕووی کردە کرێکاری و لە شیرکەتی فیروزە دامەزرا. هەر لە سەرەتای کاریدا بەهۆی تەسادوفی ماشێنەوە تووشی زەربەی مەغزی بوو کە بوو بەهۆی سەرێشەی هەمیشەیی. ساڵی 1362 تاوی لەلایەن هێزەکانی کۆماری ئیسلامیەوە دەست بەسەر کرا و بە 10 ساڵ زیندان مەحکوم کرا. ڕێکەوتی 26 پوشپەڕی ساڵی 1370 هەتاوی پێشمەرگەیەکی دێرینی کۆمەڵە بە ناوی هاوڕێ ناسر خوسرەوی لە دەرەوەی وڵات لە شاری ئۆپسالای سوئێد بەهۆی نەخۆشی گیانی ئازیزی لەدەستدا. هاوڕێ ناسر خوسرەوی ساڵی 1335 تاوی لە شاری مەهاباد لەدایک بوو. ساڵی 1360 تاوی پەیوەست بوو بە کۆمەڵە و لە بەشی تەدارکات سازماندرا.